بینرانی بەڕێز خۆشەویستانم کاتتان باش بە خۆشحاڵیەوە لە ئەڵقەی تری بەرنامەی چاوپێکوتن لەگەڵتانم بۆ گفتووەکردن لەسەر بابەتێکی گرنگ. یەکێک لەو بابەتانەی کە لە ماوەی ڕابردوودا بابەتێکی هەرە گرنگ و سەرنجڕاکێش بوو لە ناوچەکە و دنیاشدا بریتی بوو لە بەهاری عەرەبی و هەڵکژانی کێرفی ئیسلامیەکان و ئاڕاستەی ئاینی یا ڕوتی ئاینی لە ناوچەکەدا پرسێکی گرنگ و پرسێکی پڕ لە گفتوگۆ بوو هەم لە ناوەندە ڕۆشنبیری و میدیایەکاندا هەم لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکاندا. ئەمە لەم بەرنامەیە ئەپرسین ئایا بەهاری عەرەبی هەڵگری دەستکەوتە بۆ ئەم کۆمەلگایانە بە ئاڕاستی دیموکراسی و بە ئاڕاستی بیناکردنی پرەنسیپەکانی کۆمەلگای مەدەنی؟ ئایا هەڵکشانی کێرفی ڕەوتە ئیسلامیەکان و کردنە دەستی دەسەڵات لە هەندێک ناوچە و وڵاتی دنیادا هێمایەکە بۆ پاشەکشەی دیموکراسی؟ یان بە پێچەوانەوەم هێزانە دەتوانن خۆیان لەگەڵ کەشی نوێی دیموکراسی و کەشی نوێی پێکەوە ژیان لە ناوچەکەدا بگونجێنن؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز دکتۆر عادل باخەوان سۆسیۆلۆگ و مامۆستا لە سانکۆی ئێڤری لە فەڕەنسامان کردووە. بەخاتن دەکەم دکتۆر عادل، سوپاس دەکەم. ئەمە سەرتا لەوە دەست پێ بکەم کە لەگەڵ ڕووداوەکانی بەهاری عەرەبی و سەرکەوتنی ڕاپەڕینەکانی دنیای عەرەب بە شێوەیەکی گشتی گفتوگۆیەکی بەربڵاو سەبارەت بە ئایندەی ئەم ڕاپەڕینانە و ئایندەی ئەم ڕابوونە سیاسیە کۆمەڵایەتیە گەورەی دنیای عەرەب هاتە ئاراوە. یەکێک لەو پرسانەکە بە شێوەیەکی بەرچاو خۆی نیشانی ئێمەدا بریتی بوو لە هەڵکشانی دەنگ و ئاڕاستەی ئیسلامیەکان لە ناو وڵاتە عەرەبیەکانە بەتایبەت دوای ئەزموونی تونس و میسر کە لە ڕێی هەڵبژاردنەوە دەسەڵاتیان گرتە دەست و زۆر کەس ئەمە بە زۆر چاودێ زۆر توێژەر ئەمە بە سەدەی ئیسلامیزم یان سەدەی باڵادەستی ئیسلامی بەسەر حکومدا ناو دەبن و تەنانەت هەندێکیشان باس لە دووبارەکردنەوەی مۆدلی ئێرانیەکەن. حەزەکەم تێگەشتون و ڕاوی بەڕێز لەو بارەوە بزانم. بە شێوەیەکی گشتی دوایی ئەتوانی لەناو ئەو گشتێتە پرسیارەکانی خۆت دەربێنی ئەگەر ڕوون نەبوو بە تەواوی ئەو چوارچێوە کۆنسپچوێلەی کە من کاری لەسەرەکەم 180 پلە جیاوازە لەو تێزانەی کە پێمانەڵێن چرکەساتی شۆڕشەکانی دنیای عەرەب یاخود بەهاری عەرەبی یا ڕاپەڕینە عەرەبیەکان هەر کامیان ناو ئەنەی ناوی بنێ چونکە لە ئێستای تۆزە سەختە ئێمە ناوێکی بۆ بدۆزینەوە، بەڵام ئەتوانین هەموو ناوەکان بەکاربێنین، چ ڕاپەڕین، چ شۆڕش، چی گۆڕانکاری لە هەموو حاڵەتەکانە ئەو دنیای کە کۆتایی پێدێ و دنیایەکی تر دروستە بێ بەشێک لە تێزەکان پیان وایە ئەم دنیا تازە کە دروستە بێ دنیای ئیسلامیسمە، دنیای هەیمەنەی ئیسلامیسمە، یاخود بە ئاڕاستێکی تر دنیای هەیمەنە و ئەژموونی بزوتنەوەکانی ئیسلامیسمە. تێزێکە 100% لەسەر داتای هەڵە، بنەمای هەڵە، منهەجی هەڵە و لێکدانەوەی هەڵە بیناکراوە لەبەرشی لەبەر ئەوەی کە ئێمە هەر لە دارولبەیزا ئەوە لە مەغریب هەتا ئەگاتە هەڵەبجە شتێکمان نەماوە بە ناوی بزوتنەوەکانی ئیسلامیسم. بزوتنەوەکانی ئیسلامیسم کۆتاییان پێهاتووە. چۆن بۆ وەڵامدانەوەی پرسیاری چۆن بەداخەوە ئەوانەی کە دێن قسە لەسەر ئیسلامیزمەکەن و بزوتنەوەکانی ئیسلامیزمەکەن لە خودی ئیسلامیزم تێناگەن، واتە دەرناچن لە ئیسلامیزمەوە بۆ تەحلیلکردنی بزوتنەوە ئیسلامیەکان و هەر یعنی بە شێوەیەکی ڕۆژنامەگەرەیانە ڕۆژنامەنووسیانە کۆمەڵێک زاراوە دووبارەکەنەوە بە بێویان لێیان تێبگەن. ئیسلامیزم کۆنسپتەوە نیە، چوارچێوەیەکی کۆنسپچوویە ئەگەر بێت و بەروارێکی دەستنیشانکراوی بینێ ئەتوانین بڵین ساڵی 1928 کە حەسەن بەنا بێگومان ئەگەڕێتەوە بۆ پێش 28، بەڵام بۆ ئەوەی ئێمە لەو خاڵە مێژووە دەست پێ بکەین ئەگەڕێتەوە بۆ حەسەن بەنا لە 24 ئەوەی کە پێ ئەوترا ئیمپراتۆرەتی عوسمانی کە بە ڕەمزی خلافەتی ئیسلامیدانرا کۆتایی پێدێ 4 ساڵ دواتر حەسەن بەنا شتێک بە دروستەکە بە ناوی ڕێکخراوی برایانی مسلمان، ڕێکخراوی برایانی مسلمان لەسەر ئەم چەمکە پێکاتبوو کە پێوترێت چەمکی ئیسلامیزم. چەمکی ئیسلامیزم لە دوو تەوەرە پێکهاتووە، لەسەر دوو تەوەرە ڕاوەستا و دوو پایە یەکەمیان بریتە لە دەوڵەت بە سێ ڕەگەزەوە کە بریتە لە شەریعەت و شورا و ئەمیر، پایەی دووهەمیان ڕەگەزی دووهەمیان یا پرەنسیپی دووهەمیان بریتە لە سەر لە نوێ بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگا لە ئەویش لە ڕێگای تاکەوە بۆ خێزان بۆ کۆمەلگا. بۆچی بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگا؟ چونکە لە نێوان حەسەن بەنا و سەید خۆتبا ئەم چەمکە کە تێوریزە ئەکرێ بە تێوریەکی گەورە پێی وایە کە کۆمەلگا ئیسلامیەکان هیچی مسلمان نین. باوکی تۆ دایکی من کەس و کارمان لە مەسر لە مەغریب لە تونس لە جەزائیر لە کوردستان لە هەڵەبجە مسلمان نین.
کاتێک کە مسلمان ئەبن کە بڕۆنەوە ناو ئەو چوارچێوە کۆنسپچوەلەوە ئەو چوارچەوە چەمگەرایەوە کە ئەمان هەیەە بۆ ئیسلام نەک بەو شەوەی کە ئیسلام لە مێژووی 1400 ساڵا کە ئێمە ناسیومانە مێژووی کۆمەڵگەکان ناسیوانە واتە تۆ بۆ ئەوەی لە مەسیحێتەوە بێتە ناو ئیسلام ئەبێ شتێک کە لە زانستە کۆمەڵایەتەکانە پێوترێ کۆنڤەرسیۆن واتە تۆ دینەکەی خۆت بەجێهێڵی ئەو ئیمانە ئاینەکانت بەجێهێڵی ئیمانە پراکتیکە ئاینەکانت بەجێهێڵی و دێتەوە ناو چوارچەوەیەکی تر لە ئیمان و لە پراکتیکی ئاینی ئەو ئیسلامە ترادیسیۆنەلێ ئەو ئیسلامە تەقلیدیەی ئەو ئیسلامە مێژوێی کە هەبوو لە هەموو کۆمەڵگاکانە حەسەن بەناو سەید قوتب و ئەبوو عەلای مەودودی ڕەدی ئەکەنەوە زەربی لێدەن تۆ یەکێکی لەو کەسانەی کە باش ئەزانی کە بزوتنەوەکانی ئیسلامیسم لە چلەکان و پەنجەکان و شەستەکان و هەفتەکان و تا نزیکی نیوەی هەشتاکانیشە نیوەی یەکەمی هەشتاکانیش بازیان ئەدا بەسەر 14 سەدە لە مێژووی ئیسلامی ئەوانێ ڕاستەخۆ ئەگەڕانەوە بۆ قورئان و سونە بۆ ئەوەی لەناو ئەم قورئان و سونە بە شێوەیەکی تەجریدی ئەو شتە دروست بکەن کە پێوترێت چوارچێوەی چەمگەرای ئیسلامیسمی نوێ بۆ ئەوەی هەموو کۆمەڵگەکان ببن بە مسلمانی ڕاستەقینە پێویستە پشت بکەنە ئیسلام واتە واز لە ئیسلامی یەکەم بێنن بڕۆنەوە ناو ئەم چوارچەوەی کە پێوترێت سەر لە نوێ بە ئیسلامیکردنەوەی کۆی کۆمەڵگەکان ئەوە یەک ئەنج بێگومان چەمکی سەر لە نوێ بە ئیسلامیکردنەوەی کۆمەڵگەکان لەسەر کۆمەڵێک مفرەدە دامەزرا بووەکو جاهیلیەت و عوبودێت و ڕوبودێت و داری ئیسلام و داری کوفر و وەلا و بەڕا و عوزلە و هەموو ئەوانە کە خۆت باشە ئیزانی وەکرێ بکە ئەمە لەلایەک لایەنی دووهەمی ئیسلامیسم بریتە لە چی بریتە لە دەوڵەتێکی دامەزرا و لەسەر شورا و شەریعەت و ئەمیر بە کورتی ئەم ئیسلامیسم ئەگەر بریتی بێ لەمە لە ئێستا و ئێرەیە بزوتنەوەیەکمان دەست باز لە هەندێک ڕیسپەر ناکەین ئەو ڕیسپەرانەوەکو بۆ نمونە ئەلقاعیدە ئەوە ئەخرێنە چوارچێوەیەکی تری تەحلیلیەوە نەک چوارچەوەی تەحلیلی بزوتنەوەکانی ئیسلامیسمەوە هەر لە دارولبەیزا ئەوە هەر لە تونسەوە هەتا ئاگاتە هەولێر ئێمە بزوتنەوەیەکمان دەست ناکەوێت کە تەبەنی ئەم دوو چەمکە بکات لە ئێستا و ئێرە بە پێچەوانەوە هەموو بزوتنەوەکانی ئیسلامیسم بەو بەڕاستی ڕاستیانەوە تا چەپی چەپیان پشتیان کردووەتە ئەو شتێک کە پێوترێت دەوڵەتی ئیسلامی بە شورا و شریعەت و ئەمیرەوە نایەنەوێ باس لەو شریعەتە ناکرێت کە لە عەرەبی سعودی جێبەجێ ئەکرێ باس لەو شریعەتە ناکەین کە لە مەغریبا جێبەجێ ئەکرێ باس لەو شریعەتە بە سیاسی کراوە ئەکەین کە ئیسلامیسم پێ ناسێکە ئەمە لەلایەکی تریش هەموو بزوتنەوەکانی ئیسلامیسم کاکمێت وازت لێنم پرسیارەکەی خۆت بکەی هەموو بزوتنەوەکانی ئیسلامیسم لە ئێستایە هەر لە پاریسەوە کە برایانی مسلمانی لێ هەتا ئاگاتە قاهیرە ئەو شتیان لە دەستدا کە لە مێژووی 56 ساڵەیە پێی ئەوترا مۆنۆپۆلکردنی پرۆسێسی کردەی ڕەوتی بە ئیسلامیکردنەوەی سەر لە نوێ بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگا ئێستا ڕەوتی بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگا لە دەرەوەی بزوتنەوە ئیسلامیەکان خۆی بەدی ئەهێنێت لە ناو کۆمەلگای دەستگای مەدەنی کۆمەلگاکانە ئەم کارانە ئەکرێت واتە لە ئێستاە هەزاران مەلا لە دەرەوەی بزوتنەوە ئیسلامیەکان مۆنۆپۆلی بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگاجا ئەمێ کۆتایی پێبێنم بە ئەگەر ئیسلامیسم بریتی بوو بێت لەم دوو پرەنسیپە دڵە زیندوەکە ئیسلامیسم بریتی بوو بێت لەمە لە ئێستا و ئێرەیە شتێک بزوتنەوەیەک نەماوە تەبەنی ئەم دوانە بکە کە دەبەنی ئەم دوانەی نەکرد بێکەواتە چیمان هەیە ئێمە ئەڕۆینە ناو دنیایەکی تر کە من ناومناوە لە توێژینەوەکانمە ناومناوە بزوتنەوە نوێیەکانی ئیسلامیسم یاخود کۆمەڵێک توێژەری تر وەکو ئۆلیڤەر ڕوا ناویان ناوە بزوتنەوەکانی پۆست ئیسلامیسم ئەو دیو ئیسلامیسم کاتوانی دواتر باسییان بەڵام دکتۆر عادل ئەگەر ئێمە ئەو مەفهومانەی کە باست کرد بنچینەکانی دامەزاندنی ئیسلامی سیاسی یا ڕەوتی ئیسلامی لە جیهانی ئیسلامیدا پرەنسیپی هەرە دیاریان سیاستکردنە لەسەر بنەمای ئاین وەک دانانی ئاینە بە سەرچاوەی سەرەکی سیاستکردن بۆ بیناکردنی هەم دەسەڵاتێکی ئیسلامی کە خوازاری جێبەجێکردنی شریعەت بێ هەم بە ئیسلامیکردنەوەی ئەو شتە گرنگانەی کە لە ناو دەوڵەت هەیە وەک مەسەلەی دەستور یا وەک مەسەلەکانی دیکە و مەسەلەی بە ئیسلامیکردنەوە و هەیمەنە پێدانی و شاری ئاینی بەسەر کۆمەلگای ئێمە لە ناو بزوتنەوە ئاینەکانی ئەم ناوچاندا بۆ ئەمانە نابینین لە کاتێکە نموزەجێکی وەکو تونس ڕەنگە کراوەترین نمونەی ئیسلامی بێ ڕاشد غونوشی بە ڕاشکاوی دەڵێ ئەزمموی دیموکراسی لە دنیای خۆر ئاوایە لە چاوپێکەوتەکەڵێ شکستی هێناوە ئێمە بە فۆرمە ئیسلامێکەوە لە دیدگا ئیسلامێکەوە تەبەنی دیموکراسی و پێکەوە ژیان دەکەن هەر وەک چۆن ئەزمموی ئیخوان موسلیمین لە میسر لەم ئەزممونەی و تێڕوانینیان بۆ مەسەلەکانی دەوڵات بۆ مەسلەی دەستور بۆ مەسلەی ماف و مەدەنیەکان
کراوەتر نییە لە ئەزمموی ڕاپەڕێنی ئیسلامی لە تونس بە معنایەکی دیکە هەمان ئەم پرەنسیپە ئیسلامیانە کە کار لەسەر بە ئیسلامیکردنەوەی کۆمەڵگاکە و کار لەسەر بە ئیسلامیکردنەوەی دەوڵەت لە ڕێگەی بە ئیسلامیکردنی دەستورەوە وەک کشتی ممکن کە بیانەوە بیکەن ئەمانە بۆ هێمانین بۆ زیندوێتی ئەم بزوتنەوە ئیسلامیانە و کارایان لە گۆڕەپانەکە مامۆستاومێت ئەوەی کە جەنابەت ئەی فەرمووی من کۆمەڵێک داتای ترم لایە کە نامان بنەوە سەر ئەم دەرەنجامانە جەنابەت فەرمووی بۆچی بزوتنەوە نوێیەکانی پۆست ئیسلامیسم یا پاش ئیسلامیسم سیاست و ئاین پێکەوە گرێ ئەدەن وانە ئەوە ئەگەر بڕیارە ئەمانە پشتیان کرد بێتە ئیسلامیسم بۆچی تا ئێستا بەردەوامن لە گرێدانی سیاست بە ئیسلامەوە سیاست بە ئاینیەوە وانە بەڵام من پێتەڵم نەخێر وانە باچەند نمونەیەکی زیندوت دەمێ لە مەغریبە داد و گەشەپێدان ئێستا لەسەر دەسەڵاتە وانە داد و گەشەپێدان لەسەر دەسەڵاتە بە شێوەی ڕسمی داد و گەشەپێدان سیاست و ئاینی لە یەک جیا کردوێتەوە بە هیچ شێوەیەک پیاوەکان ئەو پیاوانەی کە ئاینی ئەکەن و ئاینین و پراکتیکی ئاینی ئەکەن و خەڵک بەرەو ئاینی ئەبن چ لەسەر ئاسی ئیمانی ئاینی چ لەسەر پراکتیکی ئاینی بە هیچ شێوەیەک ممارسەی سیاسی ناکەن سیاست ناکەن و هەروەها پیاوانی داد و گەشەپێدان کە سیاست ئەکەن کە ئیدارە ئەکەن بە هیچ شێوەیەک دەستکاری مواسسە ئاینەکان ناکەن واتە بە شێوەی پراکتیکیەوە بە شێوەی تەنزیریشیان وەکردو لە یەکیان جیا کردوێتەوە لە تونسی غەنووشی تون ئەوەی لە تونسی غەنووشیە ڕوئەدات کاکە ئومێد ڕوودا گۆڕانکاریەکی ستراکتۆراڵی زۆر مەزنە غەنووشی خۆی لە تازەترین چاوپێکەوتنیە کە یاوێتی بە لۆ فیگارۆی فەڕەنسی و یاوێتی بە هەمان کات بە ئیسلام ئۆنلاینیش ئەڵێ تونسیەکان ئیسلام تونسیەکان هەمویان پێکەوە کۆ ئەکاتەوە بە چەپەوە بەڕاستەوە بە ئیسلامیەوە بە ئەلمانیەوە هەمویان پێکەوە کۆ ئەکاتەوە بەڵام شەریعەت لێکیان جیا ئەکاتەوە بۆیە ئێمە وەکو بزوتنەوەی نازە نامانەوێت شەریعەت بکەین تەبەنی بکەین بۆ لە دەوڵەتە دەوڵەت ئەبێ بێ شەریعەت بێ ئێمە پشتی تێ ئەەکەین ئەمە یەکێکە لەو گۆڕانکاری مەزنانەی کە ئێمە ئەبێ بیبینین و حسابی بۆ بکەین لە وڵاتێکی وەکو مەسڕ کە جەنابەت باست کرد ئێستا ئەو گفتوگۆ مەسڕ یەکێکە لە وڵاتانەی کە هێشتا یەکلایی نەبووتەوە من پێڵم لە ناوچەی خۆڵەمێشیایە ئەگەر بێت و ناوچەی ئیسلامیسم بریتی بێ لە ناوچەی سوور و ناوچەی پۆست ئیسلامیسم بریتی بێ لە ناوچەی سەوز ئەوە ئیسلامیەکانی چەند ئیسلامیەکانی مەغریب و تونس و ئیسلامیەکانی سووریش ئەگەر ویست پرسیاری لێ بکەی لە ناوچەی سەوزان و ئیسلامیەکانی تورکیا لە ناوچەی سەوزان بە تەواوی یەکلایی بوونەتەوە و چوونەتە ناو دنیای پۆست ئیسلامیسم و بوون بە بزوتنەوە نوێیەکانی ئیسلامیسم نەک بزوتنەوە ترادیسیۆنەل تەقلید ئەوە ئیسلامیەکانی مەسڕ تا ئێستا لە ناوچەی خۆڵەمێشیان واتە نەپشتیان کردوێت دنیای ئیسلامی سەسەدە بەڵام ئەوەنەی ئێمە ئاگامان لێ بێت و متابعەکەین و تەحلیلی داتاکانەکەین هەموو مؤشیرەکان ئاماژەکان بەرەو ئەوەمان ئەبن کە زیاتر بەرەو ناوچەی سەوزە ڕۆن تا بەرەو ناوچەی سوور لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەو گفتوگۆ و دەیبیت و دیالۆگە بەهێزەی کە ئێستا لە میسڕ ئاکرێت تەنانەت لە کوردستانی یەکگرتووشان ناکرێت کە یەکگرتوو زۆر جار خۆی وەکو حیزبێکی پۆست مۆدێرنیە ئەوروپی سویدی لە قەڵەمەدات بەڵام تەماشاکەی ئەو جورئەتەی ئیسلامیەکانی مەسریان نیە تەنانەت جورئەتی سەلەفیەکانی مەسریشان نییە کە باس لە جیابوونەوەیەکی ڕادیکاڵانەی ئاینی و سیاسی لە یەکتری ئەکەن و چوار بەڵگەی گەورە تعبیئە ئەکەن بۆ ئەوەی شەرعیەت بدەن بەکردەی جیاکردنەوەی ئاینی لە سیاسی یەکێک لە بەڵگەکانیان ئەوەیە کە ئێمە ئاینی ڕەهەندێکی ئونیڤەرسال و جیهانی هەیە سیاسی ڕەهەندێکی لۆکاڵ و ئێستایی و ئێرەیی هەیە لە کاتێکا سیاسی ئەکرێ هەموو چرکەیەک شکست بێنێ غەڵەت بکە ئەم ئاینە کە ڕەهەندە یونیڤەرسال و جیهانەکە هەیە هەڵە ناکە بۆیە تێکەڵکردنیان شانسی ئەوە ئەدەن کە هەڵەکە زاڵ بێ بەسەرینەک یەکێکی تر لە بەڵگەکانیان ئەوەیە کە ئێمە هەموو چرکەیەک ئەکرێ ڕاپێشی زیندانەکان بکرین سیاسیەکان دکتور عادل ئەم ڕۆشنەوەی کە لە جیهانی ئیسلامیە لە دوای ڕاپەڕێنی بەهاری عەرەبیەوە هاتوۆتە ئارا ڕەوشێکە شانسی ئەوە دەبەخشێت کە کۆمەڵێک بزوتنەوەی نوێی ئیسلامیزم دروست ببێت کە ئەمانە ئەگەری گونجانن لەگەڵ دیموکراسی و لەگەڵ ئازادەکان زۆر بێەوە تا ئەندازێکی زۆر لەگەڵ دەوڵەتی بێلایەندا بن بەڵام ئەو فاکتۆرەشی کە بە درێژایی مێژووی ناوچە عەرەبیەکان هۆکارێکی سەرەکی داخرانی بزوتنەوەی ئیسلامیەکان بووە و گەڕانەوەیان بۆ توندڕەوەی و بۆ مۆدێلە ستایلە تەقلیدەکەی کارکردنی ئیسلامی کێشەی فەڵەستین
بوونی هێزێکی ئاینی جیاواز کە ئیسرائیل لە ناوچەکەیە کە خەتەرە لەسەر دنیای عرب خەتەرە لەسەر دنیای ئیسلام ئەم مەترسیە بەردەواماوە هەیمەنەی خۆر ئاوا بەسەر ناوچەکەیە کە پێشتر لە سەرەتای سەدەی 20 دا یەکێک بوو لە بنەما سەرچەکانی دروستکردنی ئیسلامی سیاسی لە مانتیقەکە بۆ فۆرمە تەقلیدیە بە شێوەیەک لە شێوەکان لەلایەن ڕۆتە ئیسلامەکانەوە باسەکرا پرسیارەکەی من ئەمەیە ئایندەی ئەم گروپە ئیسلامان لە دنیای عەرەبیە لەشە کاریگەری ئەم دوو فاکتەرە جیاوازەیە بەرەوکوێچێ بەرەو گونجان نەچێ لەگەڵ دیموکراسی و لەگەڵ دەوڵەتی بێلایەن و لەگەڵ کۆمەلگای مەدەنی یان بە پێچەوانەوە ئەگەری گەڕانەوەی هەیە بۆ مۆدێلی حەماس و بۆ مۆدێلی حیزب الله پرسیارەکە تەواو لە جێگای خۆیەتی لە پەنجاکان و شەستەکانە کۆمەڵێک ڕژێم ئەگەنە دەسەڵات بە تایبەتی لە وڵاتە کۆماریەکانەکە مامۆستا ئومێد ئایا تێبینی ئەوەت کردووە شۆڕشەکان هەمیشە لەو وڵاتانە ڕوویانداوە لە هەر پێنج وڵاتەکە کە کۆمارین وانە لە هیچ وڵاتێکی مەلەکیە ڕووی نەداوە هەمویان کۆمارین و هەر لەم وڵاتانەشە لە هەر پێنجانە کە شۆڕش ڕۆدا ڕژێمەکان لە ڕێگای شۆڕش و ئینقلابەوە هاتوونەتە سەر حکم وانە و بە ناوی کێشەی فەڵەستین وەکو جەنابەتە فەرمووی و بە ناوی دامەزراندنی کۆمەلگایەکی پیشەسازی کە دواتر ژێرخانی ئابووری مەزنی بەهێزدا ئەمەزرێنێ کە دواتر کۆمەلگا ئەبا بەرەو دیموکراسی بەهشتی دیموکراسی گەشتنە دەسەڵات وانە ئایا لە ئێستا و ئێرەیە کە ئەم بزوتنەوە نوێیە ئیسلامیانە ئەگەنە دەسەڵات کە کێشەی فەڵەستین وەکو جەنابەتە هەیە هەر لێرەیە و هەیمەنە و هەژمونی ڕۆژ ئاوا هەر لێرەیە ئایا شانسی ئەوەی زیاتر نییە کە بەرەو جۆرێکی تر لە مۆدێلی ئۆتۆکراسی ڕژێمێکی سیاسیە کە تایە دەسەڵات ئەکەوێتە دەستی یەک کەس هەموو دەسەڵاتەکان و ئەو یەک کەسە شەرعیەت ئەدا بە بوون و نەبوونی هەر یەکێک لە ئەکتەرە کۆمەڵایەتی و سیاسەکان ئایا شانسەوە نییە کە ئەمان لە هەلومەرجێکی ئاوا ببنەوە من ئەڵێم نەخێر ئەڵام نەخێر بۆچی ناخێر چونکە پێم وایە لە ئێستاە ئەو گۆڕانکاریە بوونیەوێ مەزنانەی کە بەسەر ئیسلامیسمە هاتووە و بەسەر کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتووە کۆمەلگەکانی دنیای عەرەب و ئیسلامیە هاتووە وەکو کۆمەلگەی وەکو کۆنتێکستی گلۆبال گشتی ڕێگە بەوە نادات کە جارێکی کە ئەم ڕژێمانە خۆیان دووبارە بکەنەوە ئەو یەک دووهەم ئەم ئیسلامیانە وەکو عەرزم کردی هەڵگری هەمان بوونیەی ئایدۆلۆژی شۆڕشەکانی پەنجاکان و شەستەکانین بۆ ئەوانەی کە ئەگەنە دەسەڵات لە پەنجاکان و شەستەکانە کاک ئومێد بزوتنەوەن بە ئایدۆلۆژیاوە دێن بەڵام ئەوانەی کە لە ئێستا ئەگەنە دەسەڵات بزوتنەوەن بەبێ ئایدۆلۆژیا ئیسلامیس بزوتنەوە نوێیەکانی بزوتنەوەکانی ئیسلامیسم بریتین لە هەموو ئەو بزوتنەوانەی کە ئایدۆلۆژیان پێبوو بزوتنەوە نوێیەکانی پۆست ئیسلامیسم هەموو ئەو بزوتنەوانان کە پشتیان کردوتە ئایدۆلۆژیا ئەجا بە عەرزەکەم هینەکە وەڵامەکە بتەواوکەم کاتێک ئەم بزوتنەوە بێ ئایدۆلۆژیانە دێن شانسی دروستکردنی دەسەڵاتێکی ئۆتۆکراسی خەریکە بڵم زیادە ڕەوی ناکەم ئەگەر بڵم لە سفرایە ئەمە یەک دوو هەم ئایا بەرەو کێڕۆن کەواتە بەرەو کێڕۆن بە بۆچوونی من هەموو ئەم بزوتنەوەوانە لەسەر ئاستی سیاسی ئەبن بە بزوتنەوەی دیموکرات ئەبن بە بزوتنەوەی دیموکرات ڕێگە ئەدەن زۆر هەڵەن ئەو تێزانەی کە پیان وایە ئەگەر سبەینە ئەداد و گەشە بێتان لە مەغریبا گەشتە دەسەڵات وەکو ئێستا لە دەسەڵاتە یەکجار لە دەسەڵاتە هەتا ماوە جارێکە ڕێگای تەداولی سوڵتە و هەڵبژاردن نادات و هەروەها نازە لە تونس برایانی مسلمان لە میسر برایانی مسلمان لە سووریا ناخێت بە پێچوانە تەداولی سوڵتە قوبوڵەکەن لەسەر ئاسی سیاست فرەی سیاسی قوبوڵەکەن هەڵبژاردن قوبوڵەکەن تەنانەت تەحالوف هاوپەیمانی قوبوڵەکەن لەگەڵ بەرامبەرە جیاوازەکان و بینیشمان لە هەموو وڵاتانی عەرەبیە بەڵام ئایا دیموکرات بوونیان لەسەر ئاستی سیاسی بەڵگەیە لەسەر کرانەوەیان بەسەر کۆمەلگا نەخێر چەند لەسەر ئاستی سیاسی بکرێنەوە ئەوەنە لەسەر ئاستی کۆمەڵایەتی دائەخرێن چەند لەسەر ئاستی سیاسی ببن بە دیموکرات ئەوەنە لەسەر ئاستی کۆمەلگەی ئەبن بە کۆنسێرڤاتۆر واتە بەلایەنەوە زۆر ئاساییەکە ئەمڕۆ بە هەڵبژاتر گەیشتونەتە دەسەڵات کورسەکان بۆ جەنابەت بەجێ بێڵن ئەگەر بڕیار بێ جەنابەت بەرامبەرێک 180 پلە لەوان جیاوازبی باش نییە بەڵام بە هیچ شێوەیەک بەلایەنەوە ئاسایی نییە کە تەنازول بکەن لە یەکێک لە بەها کۆمەڵایەتەکان بە ئەوان هەموو کۆمەلگا بریتە لە جەستەی مزگەوتێکی درێژ بووەوە بەڵام باشە من ویستم پرسیارەکەم پێشتر پرسیارێکی ترم لە خەیاڵ بوو بەڵام ئەم دەستەوایژێت ئەم ئەگەر بکرێت بە کورتیمە وەڵام بتۆ بۆی پرسیارەکەی ترم بکەم بەرهەمهێنانی مۆدلێکی دیموکرات لە سیاستکردن دیموکرات بەلایەنی کەمەوە بە معنای ئامادەبوون بۆ ئالوگۆڕی ئاشتیانی دەسەڵات بەبێ گۆڕێن لە ئاستی وشیاریە لە ئاستی وشیاری لانی کەم ئەو گروپی کە تۆ لەگەڵ خۆتایە نەکرێ پەروەردی تاکەکان و گروپی کۆمەڵایەتی بە باوەڕبوون بە حەق و
باتڵ بە مطلقیت لە فکر و حەقانیەتا پەرەوە دەبکەی و پێت وا بێت تۆ حەقی ئەخلاقی ڕاست لای تۆیە عقیدەی ڕاست لای تۆیە ئیمانی ڕاست لای تۆیە هەموو ڕاستەکان لای تۆیە ئەم پەروەردە کۆنزەرواتیڤە دینیە لە ژیانی کۆمەڵایەتیان ڕەنگ بداتەوە چۆن دەکرێت لێرەوە مۆدێلێکی دیموکرات لە سیاستکردن بینا بکرێت چۆن وەڵامەکە سادە و ئاسانە مامۆستا ئومێد ئێمە بۆ ئەوەی قسە بکەین ئەبێ نمونەی پراکتیکی و کۆنکرێتمان لە بەردەسا بێ وانە لە ناو کێڵگەی سیاسیەکی قوبوڵەکەین لە ناو کێڵگەی سیاسیەکی قوبوڵەکەین ئەوانە قوبوڵەکەین کە دوو مەرجانتیایە یەکەمیان معریفێکی تەواو گەوریان هەیە بەو یاسا و نۆرم و ستراتیژ و گرەوانەی کە سیستمی کێڵگەی سیاسی لێ دروستە بێ ئەوە یەک دوهامیشیان ئەبێ ئاعترافیان پێ بکرێ ئاعترافیان پێ بکرێ و ئاعتراف بکەن بەمانە لە کاتێکە بزوتنەوەیکی ئیسلامی جوڵانەوەیکی ئیسلامی لە کوردستانە بۆ نمونە یەگرتو لە ناو کێڵگەی سیاسی کوردیا دان ئەنێ بە هەموو ئەو پرەنسیپ و ستراتیژ و نۆرم و گرە و یاسایانەی کە سیستمی کێڵگەی سیاسی ڕێکەخە تۆ بە هیچ شێوەیەک شەرعیەتی ئەوەت نییە شەرعیەتی یاسایی بڵم شەرعیەتی ئەوەت نییە بە یەکگرتو بڵێ لەبەر ئەوەی تۆ حیزبێکی کۆنسەرواتۆری لەسەر ئاسی کۆمەڵایەتی ڕێگەت نادەم بێتە ناو کێڵگەی سیاسیەوە وەکە هاتە ناو کێڵگەی سیاسیەوە مادەم هەموو ئەم سیستمەی قوبوڵ کردووە ئەبێ مافی ئەوەشی هەبێ سبەینێ حکوومەت بەرێ بەڕێوە تەنانە سەرۆکاتی هەرێمیش بگرێتە دەست ئەمە لە ئەوروپا شەروایە لە وڵاتێکی وەکو فەڕەنسا دەیان حیزبمان هەیە لەسەر ئاسی سیاسی دیموکراتن بەڵام حتا کاک ئومێد ماوە ناتوانێت لە یەکێک لەم حیزبە کۆنسێرڤاتۆرانەی ببیسێ کە قوبوڵی بکەن مناڵ لەبار ببرێ ئافرەت مناڵ لەبار ببات لە خراپترین حاڵەتیشە نابرێ یعنی بە هیچ شێوەیە قوبوڵی بکەن کە قەشەیەک ژنمارە ببڕێ باش نییە لە کاتێکە ئاینی مەسیحی وەکو ئاین هینی ناکات یعنی ڕەفزی ئەوە ناکات کە قەشە ژنمارە ببڕێ بەڵام ئەمانە لەبەروی کۆنسێروات بە هیچ شێوەیەک قوبوڵی ناکەن کە تۆ خۆشەویستی لەگەڵ خێزانەکە تا ئەەکەی خۆت بپارێزی چونکە پیان وایە چرکەی خۆشەویستیکردن لەگەڵ خێزانەکەتا چرکەیەکی مقدسە کە مناڵی لێ دروستە بێت تۆ بۆت نییە ئەو چرکەیە وەکو چرکەی لەزەت تەماشا بکەی بەڵکو وەکو چرکەی دروستکردنی نەسلی بەشەری لەبەرەوە ئاجامە بەستمەوەی پێت بڵێم لە ئەوروپای پێشکەوتووە ئەگەر وشەی پێشکەوتو خەتی بێن بەژارە چونکە پڕە لەمانە پڕە لە ئەخلاق بەڵام لە وڵاتانی وەکو ئەوروپاشە کاک ئومێد ئەم بزوتنەوانە زۆرن بزوتنەوانە زۆرن لەسەر ئاسی سیاسی تەداولی سوڵتا هەمووان قوبڵەکەن بەڵام قاعیدەی خۆیان لەسەر چی پەروەرداکەن لەسەر ئەوە پەروەرداکەن کە هەموو یەک شەمەیەک بڕۆن بۆ کەنیسە بۆ ئەوی ممارسەی قوسی خۆیان بکەن لەسەر ئیمانی ئاینی پەروەردانەکەن لەسەر هەموو بەڵام ئایا ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەس بینێ ئەمانە ئەبن بە مەترسی بەوەی کە هەڵبژاردنەکە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ئایا بۆ بجەنابەت ئەمریکا وڵاتێکی دیموکراتە یانە دیموکراتە وانە 85 ملیۆن ئینجلیست هەیە باش نییە ئەمانە ئەوەستم لێرە یەک ڕستە و کۆتایی پێدێنم مەبەستمەوەیە بڵێم لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر کۆمەلگای کوردی وەربگرین ڕاست یەکگرتو بە شێوەیەکی کۆنسێرواتۆرانە لە ناو کۆمەلگا کارەکە بەڵام ئەوە بەتەنها یەکگرتو نییە کە لە ناوم کۆمەلگایە دەیان دەنگ و هێزی کۆمەڵایەتی و سیاسی جیاوازێ کە ئەوانش سەرگەرمی پەروەردەکردنی ئەم کۆمەلگەن ئەگەر یەکگرتو بەهێز بوو لەوەی کە بتوانێت کۆی کۆمەلگای کوردی وەکو جەستەیەکی بک بە جەستەی ڕاکشاوی مزگەوتێک لەسەر بەها ئاینەکان ئەوە خەتا ئەوە خراپی یەکگرتو نییە ئەوە بەهێزی یەکگرتو لاوازی بەرامبەرەکانێتی ئەگەر بەرامبەرە کۆمەڵایەتی و سیاسەکانی ئەیانەوێت ڕێگە لە یەکگرتو بگرن پێم وانە یەکگرتو ڕۆژە لە ڕۆژان گرفتی بۆ دروستکرد ببن ویستم پرسیار لەوە بکەم کە هەموو ئەو باسکردن لە گۆڕانی ئیسلامیزم یا لە دایکبوونی بزوتنەوە نوێیەکانی ئیسلامیزم بەلایەنی کەمەوە بەپێی ئەو شیکار و تۆژینەوەی کە لە بەردەستان پێویستی بە دوو پرەنسیپی سەرەکیە یەکەمیان گۆڕانی بوونی ئابووری و کۆمەڵایەتی و هەروەها گۆڕانی تیۆری لە جیهانی ئیسلامیە بنمونە وڵاتێکی وەکو میسر وەربگرین یا وڵاتێکی وەکو تونس یان کوردستانی خۆمان بنیەی کۆمەڵایەتی ئەم کۆمەلگایانە گۆڕانێکی ڕاستەقینەی بەخۆ نەبینیوە هەمان ئەو ستراکتۆرە تەقلیدیەی کە پێشتر لە سەری دامەزراوە ئەمەیە مۆدێلی ژیانی ئابووری و پەیوەندەکانی بەرهەمهێنان لەم کۆمەلگایانەیە هەمان ئەو مۆدیلە کلاسیکیە ڕۆژهەڵاتیە کە وڵاتانی تازە پێگەشتووی پێناسرێتەوە و مۆدلێکی پێشکەوتووی بەخۆیەوە نبینیوە لەسەر ئاستی تیۆری و فکرە ژمارەی ئەو مفکرانەی ناو ئیسلامی سیاسی چەندن کە
ئەتوانن تێزی تازە تەرحکەن بەشەوەنەوە ئیسلامی سیاسی هەموو ئەو کەسانی کە تێزی تازیانە بووە تەکفیری کردوون لە ناو ئیسلاما و دەری کردوون و ئەوانەی کە بەسەن عیلمانیت کردوون تەکفیری کردوون دەری کردوون یعنی ئێمە چۆن باوەڕ بە لەدایک بوونی و چێژی تازی ئیسلامیسم بکەین کە لەگەڵ دیموکراسی و لەگەڵ پرەنسیپی علمانی و کۆمەڵێ بەهایە تەبابێ لە کاتێکە بوونی کۆمەڵایەتی بوونی ئابووری ئاڕاستی فکری و تیۆری یارمەتی دەرنیە بۆ ئەم دۆخە مامۆستا ئەومە دیسانەوە لە پرسیارەکەی جەنابتا کۆمەڵێکشتی زۆر تێکەڵ بوو ینی ومن لە تێکەڵبوونی ئەم پرسیاری جەنابەت تێئەگەم چونکە پرسیار لە خۆکردنی نخبەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جەنابەت ئاستی کۆمەڵایەتی و ئاستی سیاسی و ئاستی ئەخلاقی تێکەڵ کرد ینی لکاندتن بەیەکەوە وەک ئەوەی کە ئەم سێ ئاستە بەبێ یەکتری نەتوانن ئیش بکەن وەک ئەوەی کە ئەم سێ پانتاییە یەک جۆر یاسا بیان با بەڕێوە یەک جۆر لە سیستەم بیان با بەڕێوە بەڵام لە کاتێکە من وەکو سۆسیۆلۆگێک پێم وانە یەک ئەو سیستمەی کە ڕوبەری کۆمەڵایەتی ئەبا بەڕێوە هەمان ئەو سیستمە بێ کە ڕوبەری ئەخلاقی ئەبا بەڕێوە هەمان ئەو سیستمە بێ کە ڕوبەری سیاسی ئەبا بەڕێوە ئێمە لە زمانی سۆسیۆلۆژیا پێڵین کێڵگەی سیاسی بەڕێوە ئەم کێڵگانە لە یەکتری جیاوازن لە یەکتری سربەخۆن لە یەکتری ئۆتۆنۆمن ڕاستە کۆمەڵێک پەیوەندی تۆڕی پەیوەندی هەیە لە نێوانیانە بەڵام ئەو تۆڕە پەیوەندیانە ئەوەنە لاوازن کە نات کێڵگەی ئابووری تەواو ئیسلام تۆ تەسەوری ئەوە ئەکەیت کە لە ناو کێڵگەی ئابووریە بزوتنەوە نوێیەکانی ئیسلامیسم بە هەموو شێوەیەک بازاڕی ئازادیان قبوڵە باش نییە بازاڕی ئازاد لەکوێوە دێت کاک ئومێت یەکێکە لە بەرهەمەکانی مۆدرنیتی ئەوروپا وەنیە یەکێکە لە بەرهەمەکانی سەرمایەداری ئەوروپا بۆچی ئێستا لە واشنگتۆن و نیویۆرک لەندەن و پاریس ئەوەنە پێیان وایە شۆڕشەکانی دنیای عەرەب زۆر زیاتر لە ڕژێمە لەو سێ کاتیگۆریە لە ڕژێمەکانی دنیای عەرەبواتە ڕژێمی تەقلیدی عەرەبی سعودی و وڵاتانی گۆلف ڕژێمی کۆنسێرڤاتۆر وەکو تونس و مصر و هەروە ڕژێمە شۆڕژگەڕەکان وەکو لیبیای قەزافی و عراقی سەدام حوسەین و یەمەنی عەلی عەبدوڵڵا ساڵح و سووریای ئەسەد بۆچی پیان وایە لە کاتێکە هەموویان هاوپەیمان بوون لەگەڵ ڕۆژ ئاوایە لەگەڵ سەرمایەداری ڕۆژاوای لەگەڵ ئەوەشە واشنگتۆن نیویۆرک لەندەن پاریس هەمویان پیان وایە سنتەرە اقتصادیەکان لە ئێست لە چرکەساتی شۆڕشەکانی دنیا عەرەبا کە بزوتنەوە نوێ ئیسلامیەکان دێنە سەر حکم شانسی کردنەوەی بازاڕی ئازاد زۆر بەهێزترە تا چرکەساتی هەر یەکێک لەو سێ شۆڕشان لەبەر ئەوەی کە بزوتنەوە نوێ ئیسلامیەکان باوەڕیان بەجیاکردن لەسەر ئاستی پراکتیک کاکومێت تۆ ڕاستە فەرمووی کاتێکا فەرمووی بزوتنەوەکانی ئیسلامیسم مناظیریان نییە فکر بەرهەم ناهێنن ئەمانە هەمووی ڕاستە یاخود فکر بەرهەمێنن بەڵام لە ئاستێکی زۆر نزمە ئەمانە هەمووی ڕاستە بەڵام ئەوەی بۆ سۆسیۆلۆژیا گرنگکە فکر نییە تێوری نییە ئەوەی بە سۆسیۆلۆژیا گرنگە مامۆستا ئومێد پراکتیکی ژیانی ڕۆژانەی پراکتیکی ژیانی ڕۆژانە کۆتایی پێێنم وەڵامی پرسیارەکەم پراکتیکی ژیانی ڕۆژانەی ئیسلامیەکان ئەوەیە کە ئەم پانتایانە ئەم کێڵگانە لە یەک جیاکەنەوە بەڵێ ئەکرێت تۆ لەسەر ئاستی کۆمەڵایەتی کۆنسێرڤاتۆر بی بەڵام لەسەر ئاستی سیاسی دیموکرات بی زۆر باشە ئەمێ باس لە کاریگەری ئەم ڕۆژەی دنیای عەرەب بکەین لەسەر هەرێمی کوردستان و بچوتنەوە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان بەڵام دوای ئەم ناوبڕە بینرانی خۆشەویست پشوویەکمان هەیە و دوای ئەم پشووە گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر عادل باخەوان سۆسیۆلۆگ و مامۆستای زانکۆ لە زانکۆی ئێڤری لە فەرەنسا تەواوەکەین بینەری پرۆگرامەکەمان بن.